بۆچی ئێمەی کورد زیاتر لە کوردێکی پارچەکانی دیکە ڕێز لە بێگانەیەک دەگرین؟ بۆچی کوردێکی باشووری کوردستان زیاتر ڕێز لە کەسێکی بیانی دەگرێت بەراورد بە کوردێکی ڕۆژهەڵات یان ڕۆژئاوا و باکوور؟ دەکرێت ئەمە بە پێچەوانە شۆڕێت. بۆچی دەبێت منێکی باشووری هەرچەندە من خۆم بە کوردستانی دادەنێم وەکو هاوڕێ و دۆست سەیری کەسێکی بیانی بکەم، بەڵام وەکو کەسێکی نامۆ سەیری کوردێکی پارچەکانی دیکە بکەم؟ ئێمە دەبێت لە پێناو یەکنەتەوەی یەک ناسنامە و یەک ئاڵاتێن کۆشین، ڕێز لە یەکتر بگرین. ئەم ڕێزگرتنەی نێوان کوردەکان نابێت سنووری هەبێت و پێویستی بە پاسپۆرت بێت. ڕێزگرتن دەبێت لە خۆمانەوە دەست پێ بکات، چونکە ئەگەر ئێمە ڕێز لە یەکتر نەگرین چۆن دەتوانین داوا لە جیهان بکەین ڕێزمان بگرن؟ من خۆم ئەوەندەی هاوڕێی بیانیم هەیە، ئەوەندە هاوڕێم لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستان نییە بۆی بابەتەکە بە ڕەگەزپەرستی وەرمەگرن. مەبەستی من تەنها ئەوەیە باڵانسی ڕێز بپارێزین. ڕێز لە براکەت بگرە لە ڕۆژئاوا و باکوور، ڕێز لە خوشکەکەت بگرە لە ڕۆژهەڵات و باشوور. یەکگرتووی لە ڕێزەوە دەست پێ دەکات، ڕێزگرتن لە ئێمەوە دەست پێ دەکات.